ترس و دڵڕاوکێ دەموچاوی هەمووانی تەنیوە. ئێرە گەڕەکێکی کریستیان نشینی قامیشلۆیە. ئەمریکا بەڵێنی پێدابوون بیان پارێزێت لە ناکاو پشتی لێکردن. لەگەڵ پشت لێکردنی ئەمریکا تۆپەکانی تورکیا ئاسمانی قامیشلۆیان بۆ ماوەی 4 ڕۆژ هەژاند. یەکەم تۆپ بەرماڵی فادی حەبسۆنۆ کەوت. یەکەم تۆپ باران کە ڕوویدا لە قامیشلی لەم جادەی ئێرەدا لەم شەقامێدا ئەو خانووە تۆپێکی بەرکەوت، ئەم خانوەش تۆپێکی بەرکەوت. لێرە وەکو ئێمە لە تیمی میدیای ڕۆداویش پێشتر وێنەکانمان گواستەوە لێرە کەسێک مرد تاکو ئێستا خوێن بە دیوارەکەەوە ماوەتەوە. بەڵام ئەو یەکەم تۆپ کە لێرەیدا فادی حەبسۆنۆ و خێزانەکەی ئەو بریندارن تا ئێستاش لە نەخۆشخانەن و ڕەوشیان هەرچەندە هەندێک جێگیرە، بەڵام هێشتا لە دۆخێکی خراپدا دەژین و دەبینیت ئێستا شوێنی ئەو بۆمبەبارانە دەبینی کە سوتاوی و خراپەیەکەوە دیارێ. دەچینە نەخۆشخانە و سەردانی خاوەنی ئەم ماڵە دەکەین. ژیناوێکی بە وێنەیەکی خەمباری عیسای پەیامبەرەوە هەڵواسیوە. چاوەڕێی بەزەی عیسا و کاریگەری ژیناوەکەیە تا جارێکی دیکە هێز بگرێتەوە و بچێتەوە ماڵە ڕووخاوەکەی. من داراب آنی خاره هفجینا مجی هاته داره حتی درگیه بگیریتن دروکت بر مالما کتن و کو ببیجن چکی روسیب مرایه اصل وان دخم و اوجل من دخن دروکتن بر مالما کتن بو نەخۆشخانە بێکارەبا و کەم پێداویستە. ڕۆژانە هەوڵی ڕزگارکردنی ژیانی دەیان بریندار دەدات. بریندارێکی دیکە ناتوانێت قسە بکات. حەنا سۆمی کەسێکی ناسراوی نییە و کریستیانەکانی قامیشلۆیە. لە بری هاو ئاینە بریندارەکەی دەدوێت و دەیەوێت دەنگی ئەو بگەێنێت. مسریانیە ئەوی دانی ژێ بڕکەیە ئەو هەڤالێوی کورد بوون دشبانن بڕکەی ئەو بەزێوان ئەردۆگان لێخست بۆمبا و سەواریخ هەڤالێوی ئێ کورد رأساً شهيد كد أو بريندار بو أنا قامشلو تقريباً 3 ساعات عملية شكرا حتى أنا بەردەوام لە ترسی داهاتووی هاو ئاینەکانی تەلەفۆن دەکات و چاودێری جموجۆڵی گروپە چەکدارەکان دەکات. پێی وایە بە گەیشتنی ئەوان دەرگای دۆزەخ بۆ کریستیانەکانی قامیشلۆ دەکرێتەوە. كنائسنا قصفت في کەنیسایەکەمە زیاترجی کەنیسایەکەمە هاتنە تۆبارانکردن و لوان خستنە لە دەردوورێ قامیشلۆ. کریستیانتی لە مەترسیەدانە ئەی گەلێ ئەمریکایە کریستیانتی دە مەترسیەدایە. ئەگەر کریستیانتی لە ڕۆژلات نەما ئێدی کریستیانتی ژی نامینێ ژبەر کو ئەم سریانن و بە زمانێ حەزرەت عیسە داخڤن. زمانێ سریانی زمانێ ئارامیە. ئەگەر ئەv یەک بچە ئێدی کریستیانتی ژی نامینە. ئێریشی هەموو گوندên me yên سریانیان هاتنەکردن. ئەردوغان خواجە تو تشتێکê nade paş. Li avê dixe û li wêstgehên karebayê dixe, sivîlan bombebaran dike. Tu jiyan nemaye. Heta hewa jî bêhna barûtê dicêtê. مەریەمی کچە 16 ساڵانەکەی هەرگیز هێندەی ئەو شەوە نەترساوە کە بۆمبەکان بەسەر گەڕەکەکەیاندا دەبارین، بەڵام سوورە لەسەر مانەوەی لە قامیشلۆ. هلا القصف كان صار بالليل. اف بۆمبەباران بشەوێ بوو ئەم لە ماڵ ڕوونشتی بوون. هەڤاڵێن من لە جەم من بوون. دەما بۆمبەبارانێ دەست پێکرم گەلێکی ترسیان. هەرکەس چوو ماڵاخوا ژوێ دەمێ و حەیانها ئەم ژمال دەرنەکەتنە. ئەم ترسیان ئەگەر ئەم ژوڵاتی خۆ دەرکەون ئەمێ بێجی بمینن. ما حدا طلع من بيته. يعني إذا نحن تركنا البلد لمن نتضل البلد. بەهۆی شەڕی داعشەوە تەنیا 50,000 کریستیان لە قامیشلۆ مابوونەوە. تۆپبارانی ئەم جارەی سوپای تورکیا لە سەدا 30 دیکەی لەو شارەی کە هەزارەها ساڵە خانەخوێی کریستیانەکان بووە وە دەرنا. ڕۆژعەلی زاڵە ڕوودا و قامیشلۆ.